وەک لای هەمووان ئاشکرایە بارودۆخێکی ناهەموار و نەخوازرا و ڕووی هەمووانی گرتوتەوە و لە دنیادا ئێستا ئەم بارودۆخە ناهەموارە هەیە و کوردستانی ژێ بێبەش نییە. کۆمپانیاشمان بە ئەرکی سەرشانی خۆی ئەزانێ کە لە زروفێکی ئاوا لە بارودۆخێکی ئەوهادا بەرپرسیارانە خۆی بە پەرپرسیار ئەزانێ بەرامبەر بە هاوڵاتیان کە زیاتر پابند بن لە ماڵەوە پێیان ڕاگەیرین کە پابند بە ڕێنمایەکانی تەندروستیەوە پابەتبوونیان لە ماڵەوەمانەوەیان لە ماڵەوە تەندروستیان سەلامە دەکا پابند بن لە ماڵەوە ئایکی ئۆنلاین پشتیوانتانە و هاوکارتانە لە سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارەتیەوە کۆمپانیامان ئایکی ئۆنلاین بڕیاریدا بۆ ماوەی 10 ڕۆژ سەرجەم بەشداربووەکانی واتە ماوەی 10 ڕۆژ دەدات بەبێ بەرامبەر بە سەرجەم بەشداربووەکانی لە سەرجەم سنوورەکانی خزمەتگوزاریەکانمان واتە لە سلێمانی پارێزگای هەڵەبجە ئیدارەی گەرمیانی ئیدارەی ڕاپەڕین. هاوڵاتی کاتێک کە کۆنێکتە بێت لەگەڵ ئینتەرنێتی ئایکی ئۆنلاین دەچێتە سەر لاپەڕەی پڕکردنەوەی باڵانس لەوێدا نۆتیفیکیشنێک گێتە پێشەوە پێت ڕاگەینە پیرۆژدا 10 ڕۆژت وەرگر بەبێ بەرامبەر. هەمیشە خۆمان بە خزمەتکاری هاوڵاتی زانیوە هەمیشە بەرنامەمان وا بووە کە باشترین خزمەت پێشکەش بکەین. لەم ڕۆژەوە ئەگەر شیکارێکی بیرکاریانەی بۆ بکەین ئێمە ماوەی 10 ڕۆژ بەبێ بەرامبەر بە سەرجەم بەشداربووەکانمان دەین. ئەگەر عەدەدی ژمارەی بەشداربووەکانمان لەسەر 700,000 بۆ سەرەوەیە لەم کاتەشا بەپێی لێکدانەوەی بیرکاری شیکارێکی بیرکارانەی بۆ بکەین ئەم ژمارەیە بڕێک پارەی زۆر کە سەرور 1 ملیۆن دلار لە داهاتی کۆمپانیا ئەبات و تەرخانمان کردووە بۆ پشتیوانیکردنی هاوڵاتیان بۆ زیاتر پابندبوونیان بە ماڵەوە و تەندروستێکی باش. هەموو بەشداربوویەک نەک هاوڵاتیەک هەموو بەشداربوویەکی ئایکی ئۆنلاین ئێستا کارتێکی داخل کرد بێ و مانگێک پێش ئێستا کارتێکی داخل کرد بێ و 3 مانگ بێ ئەکسپایر بوو بێ کارتی داخل نەکرد بێ ئەم ئۆفەرە شمولیەکە و لە خزمەتیانەیە.